سپاس بۆ هاوکارمان سامان کە ئەو راپۆرتەی ئامادە کردبوو. من بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەرم بابەتە ڕاستەوخۆ دەچمە لای میوانەکەم، ئەویش بەڕێز شەماڵنامیقە کە بەڕێزیان قایمقامی قەزای کفرین و ڕاستەوخۆ لە کفری و میوانی من دەبن. کاک شەماڵ سپاس بۆ ئامادەبوونت بە شێوەیەکی گشتی باسێکی دۆخ و ڕەوشی کفرین بۆ بکە. خزمەتگوزاریەکانە و هەروەها پێداویستیەکانە بە شێوەیەکی گشتی بۆ هاوڵاتیان، بۆ خوێندکاران، بۆ کەسانی بەساڵاتوان ڕەوشی کفری چۆنە؟ زۆر سپاس بۆ کەناڵی کورساتی عەزیز، سپاس بۆ ئەم دەرفەتە. بە گرنگی ئەزانم کە کەناڵی کورسات لە هەموو بارودۆخەکان لە کاتی نائارامیەکان و لە چ کاتی ئارامی و لە کاتی قەیرانەکان و لە کاتی کێشە و گرفتەکان هەمیشە کەناڵێکی ڕاستگۆ بووە، ڕاستیەکانی دەرخستووەوە، هەلپەرستانە کاری نەکردووە. سوودی لەو بارودۆخە شێوا و شڵەژاوی میدیا و فەوزای میدیا وەرنەگرتووە کە بە ئاراستەی تەنها خۆی کارکە، وەکو ئەوەی کە ڕاست بووە. ئێمە سوپاسیان دەکەین کە لێرەش دیسانەوە ئەم دەرفەتان بە ئێمەدا بتوانین ئەوەندەی کە کاتەکە بەشمان کات هەندێک ڕاستی دەبارەی قەزای کفری و گیر و گرفتەکانی و پێویستیەکانی سنوورەکە بخەینەوە. دیارە خۆتان نەزانم قەزای کفری بۆ ماوەی 101 ساڵە قەزایە و ئەم قەزایە لە 5 ناحێتێک هاتووە و لە دوای ڕووداوەکانی ڕوخاندنی ڕژێمی پێشوو سەدام حوسێن ئەم قەزایە لە کێشمەکێش و لەلانەکانی مەولدارەتی نێوان قەزای پارێزگای دیالە و ئیدارەی گەرمیان کە ئیدارەیەکی سەربەخۆی تازە دروست بووە، بەشێک لە گیرۆگرفتەکانی تا ئێستا بە هەڵپێ سەرلاوی ماونەتەوە. ئەمە هیوادارم بۆ هەموو لایەک ڕوون بێت کە ئەگەر لێرە و لەوێ یان گیر و گرفتێک هەیە بە بارتەقای خزمەتکردنی کفری پێویست بوو بێ نەکرابێ، ئەمە لە بەرچاو باش کاک شەماڵ چین ئەو شتانی کە لەناو کفریدا نەکراوە نزیکەی 16 گەڕک لەناو کفریە هەیە، ئاوەڕۆی نییە وەکۆی لە راپۆرتەکەی سامان باسی لێوە کرد. ئاوەڕۆی نییە، گەڕەکەکان قیرتاو نەکراون. بە شێوەیەکی گشتی بۆچی لە کفری ئەم پشتگوێ خستنە هەیە؟ ئێوە توانیوتانە بۆ لایەنی پەیوەندیدار یادداشت بنێرن، داوای هاوکاری بکەن، ئەوان چی دەڵێن لەسەر ئەم کەمی خزمەتگوزاریانی کە لەناو کفریدا هەیە و هەڵوێستیان چی بووە؟ کاک شەماڵ ئەگەر گوێبیستی دەنگی منی پرسییم کە لەناو کفریدا 16 گەڕک کە تا ئێستا قیرتا و ئاوەڕۆژیان نییە، ئەمانە بۆ کەم تەرخەمیەکە لە ئیدارە و کارگێڕی قەزای کفریە یاخود حکومەت پشتگوێی خستووە بە شێوەیەکی گشتی؟ کێشێک لە دەنگەکەی کاک شەماڵە هەیە، هەوڵ دەدەین ئەو کێشەیە چارەسەر بکەین و من گفتووەکانم دەست پێیەکەم خۆت گفتووەکان درێژە پێیەم لەگەڵ کاک شەماڵ. دیارە قەزای کفری یەکێکە لە کۆنترین گەڕەکەکانی عێراق، گرفتی کەمی خزمەتگوزاری هەیە، هاوڵاتیانیش بانیگەرانیەوە لە بڕیارەکانی حکومەت دەڕوانن. دیارە حکومەت چەند بڕیارێکی دەرکردو بە شێوەیەکی گشتی بۆ دروستکردنی چەندین یاخودکردنەوەی چەند پرۆژەیەک یاخود خزمەتگوزاریەک لەو شارە. هاوڵاتیان باز لەواکەن کە شارەکەیان پراوێز خرا و دەزانن ئیداری کفریش دەڵێن بەم نزیکانە حکومەت 16 ملیار دینار بۆ گەرمیان خەرجەکە کە پشکی گەوری بۆ کفریە. دیارە ئەمەوەکو پەیامێکە بۆ هاوڵاتیان کە باسی لێوە دەکەن. دیارە کفریەکێکە لە قەزا زۆر کۆنەکانی عێراق، بەڵام تا ئێستاش خزمەتگوزاری نییە، یەکەی نیشتەجێبوونی بۆ دروست ناکرێت لەگەڵ ئەوەی کە شارێک و قەزایەکی گەرمە لە ڕووی ڕەنگە پێداویستی کارەبا و ئاو کە یەکێکە لە دوو شتە سەرەکی و خزمەتگوزاریە سەرەکیەکان پێویستە دابین بکرێت. لەم خزمەتگوزاریانەیش بێبەشە وەکو خۆیان باسی لێوە دەکەن. دیارە لەگەڵ ئەوەژە زانکۆیەکەیە لە کفری، بەڵام لەناو زانکۆکەیە ئەوەی زۆر جێگەی سەرنج و تێبینیە تەنها یەک کۆلێژ هەیە، لەگەڵ ئەوەی کە ژمارەیەکی زۆر خوێندکار هەیە لەو دەبێت بۆ خوێندن خوێندکارانی زانکۆ پەیمانگەکان ڕووبکەنە ناوچەکانی دیکە لە کاتێکا کە لەناو قزاکەی خۆیانە زانکۆ هەیە، بەڵام بەشی جیاواز و کۆلێژی جیاوازی تیانە. بوونی هەلی کار، کەرتی تەندروستی،
گەڕەکەکان و بوونی یاخود نەبوونی ئاوڕۆ بە شێوەیەکی گشتی قرتاونەکردن خزمەتگوزاری بە شێوەیەکی گشتی کە باسی لەوە دەکرێت لە ساڵی 1992ەوە کفری ڕزگار کراوە لە قەزای کە لەگەڵ قەزای کەلار بێکەوە ڕزگار کراون بەڵام تا ئێستا لە 1992ەوە تاکو ئێستا خزمەتگوزاری بە پێویست نییە. دواسنووری هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندا لە ماوەی ڕاپەڕینەوە کەمترین خزمەتگوزاری بۆ کراوە تەنها یەک پرۆژەی وەبەرهێنانی نیشتەجێبوون لە ناو قەزای کفریدا تا ئێستا کراوە. هەلی کاربوونی نییە هەرچەنە کارگەی ڕستن و چنین هەبوو لە دوای ساڵی 1992ەوە ئەو کارگەیش نەماوە لە کاتێکا کە ئەم کارگەیە ئەیتوانی هەلی کار دەستی کاری زیاتر بڕەخسێنێت دەیتوانی بەشێکی زۆر لە وڵاتیان و گەنجان بخاتە سەرکار بەڵام دیارە ئەو کارگەیش لە ئێستادا نەماو لە گەرمیان تەنها یەک کۆلێژ هەیە لە کفریە یەک کۆلێژ هەیە لە ناو زانکۆکەیە کە یەکێکە لە پێشبینی و پێشنیارەکان کە ئەم زانکۆیە کۆلێژی زیاتری بۆ بکرێت لەگەڵ پوژانەوەی ژێرخانی ئابووری. کاک شەماڵ داوای لێبوردنەکەم دیارە کێشێکی بچووکمان هەبوو لەوەی کە دەنگی تۆ بە باشی ناگەشتە لای من پرسییم لە کفریدا کێ بەرپرسە لایەنە ئیداریەکان یاخود حکومەت بە شێوەیەکی گشتی کفری پشتگوێ خستووە بۆ خزمەتگوزاری و پێداویستی و کەم و کورتانی کە لە قەزاکەیە هەیە. خاتون من تەبان بۆ ماوەی ساڵێکە هاتوومەتە ئێرە کە من هاتووم لە گەرمەی قەیرانی دارایی و کێشمی هەبوون و نەبوونی موچە و ڕاگررتنی پرۆژەکان و کۆرۆنا هەبووە لە ئارایە و لە ساڵی 2012 بە دواوە تا ئێستا پرۆژێکی استراتیژی لە قەزای کفری جێبەجێ نەکراوە ئەمە ڕاستێکی حاشاڵ نەگرە و بەهۆی ئەو کێشەی مڵکدارەتی کە لەسەر زەویەکانی کەرتی تریشان و ئەو گرفتانەی کە بەهۆی کێشەی مڵکداری و تووشی کفری بووە بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران مامەڵەکردن بەم زەویانە ڕاگیراوە چونکە ئەمە کێشێکی هەڵپەسەرداوی هەم سیاسی هەم ئیداریە چونکە تۆماری ئەم زەویانە لەسەر پارێزگای دیالە و لەسەر کەرتی تریشان گرفتی لەسەرە بۆیە ئەو گرفتانەی کە ڕوبەڕووی کفری بوونەتەوە گرفتی ئەمڕۆ و ئێستا و ساڵێک پێش ئێستا نین بەڵکو بۆ ماوەی 12 ساڵە لە کفری هیچ جۆرە پرۆژەیەک ئەنجام نەدراوە کە پرۆژەیەک بێ بەرچاو بێ و خەڵکی کفری دڵی پێخۆش بوو بێ و لێرەشە ئێمە بکەینە بەرەو بەرپرسیارەتی وەکو ئیدارە بەرپرسیارەتی لە هەر جەیەکە بێ ئێمە شانمان داوەتە بەر سەرباری هەموو قەیرانەکان سەرباری هەموو ناڕەحەتەکان سەرباری هەموو گرفتەکان ئێمە تا ئێستا توانیمانە ئەوەی کە لە توانە هەیە ئەوەی کە بە ئێمە کرابێ ئەوەی کە گەیاندن بێ ئێمە بیگەێنین چ لە ڕێگەی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە سەردانی چیتان گەیاندووە داوای چیتان کردو بۆ قەزای کفری بکرێت ئێمە هەم پرۆژە ڕاگیراوەکانی قەزای کفری کە بە بڕی زیاتر لە 54 ملیارد دینارە کە خۆی لە پرۆژەی خزمەتگوزاری و کێرتا و ڕێگاسازی و ئاوەڕۆ و نۆژەنکردنەوەی فەرمانگەکان و تاوکردنی بینای فەرمانگەکانی وەکو ئاو و شارەوانی و چەند فەرمانگەیەکی ترمان هەیە ئەوانە هەمووی ڕاگیراون کە نزیکەی بڕی 54 ملیارد دینار پرۆژەی ڕاگیراومان هەیە کە ئەوانە بەشێکیان لەسەر کەرتی نەوتن و بەشێکیشان لەسەر پرۆژە استراتیژیەکانە و بۆ ساڵی 2022 ئەو پرۆژانەی کە پێویستە لە ڕێگەی بودجەی ساڵی 2022 پەرەپێدانی پارێزگاکان بۆ قەزای کفری جێبەجێ بکرێ ئەوەشمان ئاراستە کردو و دەرخستەمان بۆ کردو ئێستا ڕەزامەندی بۆ هاتوۆتەوە بە کورتی ئەوەی کە هەیە لە قەزای کفری هی ئەمڕۆ نییە و هی دوێنێ نییە و هی ئەم سات و کاتە نییە کە من تایوەکو بەرپرسێکی ئیداری هاتوومەتە ئەم شارە بەڵکو ئەتوانن دیکۆمنتەکان و ئەتوانن بە دوواداچوون بکەن زیاتر لەسەر ئەوەی کە 10 ساڵ 12 ساڵ زیاترە لە قەزای کفری هیچ جۆرە پرۆژێکی استراتیژی جێبەجێ نەکراوە و ئەو پرۆژانش کە هەبوون هەمووی تەواوکارین و ئەو پرۆژانش کە ئێستا لە ڕێگەن لە مەولا مەگەر لەسەر پرۆژەی پەرەپێدانی پارێزگاکان کە ڕێگاسازی و کرداوکردنی گەڕەکەەکانی کفری تێدایە و نۆژەنکردنەوەی تێدایە نۆژەنکردنەوە قوتابخانەکانی تێدایە و نۆژەنکردنەوەی تۆڕی ئاوڕێتایە و دروستکردنی بیری ئاو نەخۆشخانە بۆ ناحیە سەرقەڵاو و ڕێگاسازی بۆ گوندەکان و بۆ ناحیەکانی سەر بە قەزای کفریتایە کە ئەمانە ئێستا ئەبێت لە ساڵی 2022 جێبەجێ بکرێن و ئەمانە بە ڕێگەی نووسرا و دەرخستە لە ڕێگەی فەرمانگە پەیوەندیدارەکان و بە شێوەیەکی مەیدانی لە ڕێگەی بەشی پلاندانان و لە ڕێگەی یەکەی ئیداریەکان ئێمە داوامان لێکراوە و هەمومان جێبەجێ کرد و گەیاندومان شوێنی خۆی تەنها ماوە تەمیلی ئەو پارەیە بکرێت کە
بۆی تەرخان کراوە بڕیاری لێدراوە کە بگوازێتەوە سەر بانکەکان و خەزێنەکانی سنووری ئیدارەکان. بۆیە ئەوەی کە هەیە لە ئێستاە ئەگەر گرفتەکان و گازندەکان و گلەیەکان چەند ڕەوابن لە ڕاستیدا ناڕەوایەتێکی شەیە هەندێک جار میدیایەک هەیە و خەڵکێک هەیە و جۆرە فەوزایەکی سوۆسیال میدیاش هەیە ئەوێ ئەم ڕاستیانە ئاوەژوو بکاتەوە و بیان شێوێنێەوە گوناحەکە بخاتە ئەستۆی منیان هەر کەسێکی تر لە ڕاستیان من بۆ خۆم هەموو کەس ئەزانێت ماوەی ساڵێکە لێرە و لە ماوەی ئەم ساڵەشە قەیرانی دارایی هەبوو کوتنی کێشەکەشی موچە و ئێستا حکوومەت بڕیاری داوە 16 میلیارد دینار تەرخان بکات بۆ گەرمیان بۆ پرۆژە دیارمەبەستم لە پرۆژە و خزمەتگوزاریە بۆ گەرمیان بە شێوەیەکی گشتیە 7 میلیارد دیناری بۆ کفریە. ئەم 7 میلیارد دینارە کە تەرخان کراوە باسی لێوە کراوە تا ئیستا وەرگیراوە وەکو ناوەندی ئیداری قەزای کفری و دەستکراوە بە پرۆژەکان هیچ گۆڕانکاریەک لە کاتی بڕیارەکە و تا ئێستا بینراوە؟ طبعا نەخێر تا ئێستا جێبەجێ نەکراوە لە سەردانی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و چەند وەزیرێکی تایبەتمەند بۆ ئیداری گەرمیان کە ساڵی پار هاتنە گەرمیان بەشێک لەو پرۆژانەی کفری وەکوتم کە ڕاگیرابوون و بەشێک لەو پرۆژانش کە پێویستە جێبەجێ بکرێن بۆ کفری ئەمانە لەناو دەرخستەیەکی گشتی و کۆنووسێکی گشتی وەکو هەردوو قەزای کەلار و کفری ئاراستەمان کرد بە نووسراوێکی فەرمی ئیداری گەرمیان کە ئاراستەی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کرا و بەڵێنیاندا ئەو پرۆژانە جێبەجێ بکەن کە بڕیبایی 16 میلیارد دینار بوو و پشتی کفریش کە وەکو خۆت ئاماژەت پێدا کە ئەوانش کۆمەڵە پرۆژەی ڕاگیرا و دەست پێکردنەوەی ئەو پرۆژانی تێدا بوو کە قیرتا و ڕێگاسازیشی تێدا بۆ قەزای کفری بەڵام هەتا ئێستا بە فعلی بەکردداری هیچ جۆرە هەنگاوێکی جددی بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژانە و تەرخانکردنی بودجە نەنراوە. لەناو کفریدا پرۆژەی دیارە پیشەسازی تایبەت بە کارگەی پیشەسازی ڕستن و چنین هەبووە. ئەم کارگەیە داخراوە هیچ هەوڵێک دراوە کە دووبارەم کارگەیە دەستکاتەوە بە کارەکانی دیارە هەلێکی کاری زۆرە ڕخسێنێ بۆ گەنجان بۆ هاوڵاتیانی قەزای کفری. بێگومان وەزارەتی بازرگانی پیشەسازی وزە لە ڕێگەی بڕیارێکەوە لە ڕێگەی بەڕێوەبەرەتی خۆیانەوە بەڕێوەبەرەتی تایبەتمەندەکانی سلێمانی بڕیاریاندا کە ئەم کارگەیە بدرێ بە کەرتی تایبەت پێشەوەی تاوان من بێمە کفری ئەم بڕیارە درابوو کە من هاتم لە قۆناغی دەور و تەسلیم و کاک شەماڵ ئەگەر گوێبیستی دەنگی منی سەبارەت بەڵێ ئەو بابەتە پێشەوەی من بێمە کفری ساڵی پار ئەوە لە ڕێگەی وەزارەتی بازرگانی و بەڕێوەبەرەتی بازرگانی و پیشەسازی سلێمانی درابوو بە کەرتی تایبەت و ئێستا ئەو کارگەیە نۆژەن کراوەتەوە و هەوڵی ئەوە ئەدەن کە بتوانن دەستی کار و پرۆژەی خۆیان لەو کارگەیە جێبەجێ بکەن. ئێستا کاری نۆژەنکردنەوە و سیانەکردنەوەی تەواو بووە هەموو شتێکی تەواو بووە بەس ئەوە نەماوە بتوانن موادی خام و پێویستەکانی بۆ دابین بکەن و دەست بەکار بکەن. باش سەبارەت بە زانکۆ و پەیمانگا لەناو قەزای کفریدا دیارە هەندێک من ئاگادار بم لەناو گرمیاندا یەک زانکۆیە یەک کۆلێژیش دیارە لە کفریشدا هەیە ڕوونکردنەوەی زیاتر ئەمەوێت لە جەنابتەوە وەربگرم خوێندن و پرسی زانکۆ و پەیمانگاکان و بینای خوێندن چۆنە لەناو کفریە؟ سپاس دەکەم تەمان ئەم بابەتە زۆری لەسەر وتراوە خودی کاکسامان کە پەیامنێری کەناڵەکەی خۆتانە یەکێک بووە لەو گەنج و دڵسۆزانەی کە لەناو وەفدێکی گشتگیری قەزای کفری لەگەڵ بەندە پێکەوە چوونێتە ئیدارەی گەرمیان و چوونێتە سەرۆکاتی زانکۆی گەرمیان و لەگەڵ بەڕێز خودی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی قسەمان کردووە و ڕاگری کۆلێژی تەکنیکی کەلار ئامادەی هەبووە سەرۆکی زانکۆی گەرمیان ئامادەی هەبووە کە لەسەر بابەتی کردنەوەی کۆلێژ و پەیمانگایەکی نوێ بۆ قەزای کفری هاوڕابوون. ئێستا خۆتان نەزانن جگە لە زانکۆی گەرمیان پێشنیاری دروستکردنی زانکۆیەکی تەکنیکی پۆلیتەکنیک هەیە لە گەرمیان کە بڕیار وایە ئەم زانکۆیە بکرێتەوە بەڵام تا ئێستا بڕیاری پێویست و ڕەزامەندی بۆ وەرنەگیراوە تەنها لە قۆناغی پێشنیار و ئەنجومەنی وەزیرانە تا ئێستا بڕیارەکە نەگەڕاوەتەوە بەڵام بە کۆی دەنگ هەم بە ڕێزان سەرۆکی زانکۆی گەرمیان وەکو بەڕێز ڕاگری کۆلێژی تەکنیکی گەرمیان هەموو هاوڕابوون لەسەر ئەوە و سپاسی نوێنەرەکان و گەنجان و دڵسۆزان و هەموو ئەوانەی کە بە هەر وشەیەکیش بوو بێت پشتیوانیان کردووە لە هێنانی کۆلێژی تر بۆ کفری و پەرپێدانی کەرتی خوێندی باڵا و توێژینەوەی زانستی لە قەزای کفری کە ئەمە هۆکارەکە بێ بۆ هۆکارەکان لە ئاوادانکردنەوەی کفری بژانەوە و جموجوڵی بازرگانی و بژانەوەی کەرتی خوێندنی باڵا لە سنوورەکە بۆ ئێمەش ئیسفادە و سوودی تایبەتی خۆی ئەبێ
بۆیە ئێمە لەو ڕۆ کەم تەرخەمیمان نەکردووە بە فەرمی سەردانی ئەو شوێنانەمان کردووە و بەڕێز وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و سەرۆکی زانکۆی گەرمیان و بەڕێز ڕاگری کۆلێژی تەکنیکی کەلار هەمویان سوپاسیان نەکەین کە هاوڕا بوون و پشتیوان بوون و لەگەڵمان بوون و ئەوانیش پێیان وایە گرنگ فری هەم کۆلێژی نوێ بکرێتەوە ئەم پەیمانگای نوێ بکرێتەوە. بەڵێنی ئەوەیان داوە بەڕێز وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەڵێنی ئەوەی داوە هەر کۆلێژێک بۆ کفری گونجاو بێت و لەبار بێت ئەوان ئامادەن و لەگەڵکردنەوەی زانکۆکەش بەشێک لە کۆلێژەکان ببێنە قەزای کفری و پەیمانگایکی تەکنیکی و تایبەت بە کەرتی نەوتیش لە قەزای کفری بکرێتەوە. بەڵام ئیتر ئەوە ماوەتەوە سەر ئەوەی کە ئایا بڕیاری دروستکردنی زانکۆیەکی پۆلیتەکنیک لە قەزای کەلار و لە گەرمیان ئەچێتە بواری جێبەجێکردنەوە تاوەکو بەشێک لەو کۆلێژانە بێتە کفری یاننا و ئایا زانکۆکە بە فعلی دێتە کفری و کۆلێژەکانی لە چەند کۆلێژێکی لە کەلار ئەبن ئەو بابەتێکی ترە. بەڵام تا ئێستا پەسەندکردن و ڕەزامەندی بۆ دروستکردنی زانکۆکە نەدراوە لە قۆناغی پێشنیارایە. باش کاک شەماڵ دوا پرسیارم گەر بکرێ بە کورتی داوای لێ بوردەکەم ئەگەر کاتەکە بەپی پێویست لەگەڵ جنابدا نەڕۆشت بەڵام من هەوڵ دەدەمەوە لە داهاتوودا لەسەر ئەم پرسە کاری زیاتر بکەمەوە لەسەر پرسی کەرتی تەندروستی لە کفری چۆنە لەگەڵ نەبوونی ئەم هەموو خزمەتگوزاری و ئەم هەموو گلەیی کە هەیە نەخۆشان ڕوودەکەنێکی بۆ چارەسەری وەرگرتن پزیشکی پێویست بەردەسا بینای کەرتی تەندروستی چۆنە نەخۆشخانەکان لە کفری بە شێوەیەکی گشتی چۆنن. ئێمە مەڵبەندێکی تەندروستی و نەخۆشخانەیەکی شەوانە ڕۆژی 24 کاتژمێریمان هەیە لە قەزای کفری نەخۆشخانەی شەید خالید گەرمیانی و مەڵبەندی تەندروستی کفری کە ئەمانە کارەکانیان جیاوازە بەڵام سەرباری هەموو قەیرانەکان سەرباری هەموو ئەو کێشە و گرفتانی کە ڕووی کردوتە ناوچەکەمان وڵاتەکەمان نەخۆشخانەکانمان باشن لە ئاستێکی پێویستن دکتۆرەکانمان و کارمەندەکانمان درێغیان نەکردووە لە سەرباری ئەو ئاستەنگانەیش کە هاتوۆتە پێش بۆیان هەمانە ئەتوانین بڵێن. بەڵام ئەوەی کە لای ئێمە تا ئێستا پرسیارە و خەڵکیش داوای ئەکات و پێویستە لە قەزای کفری جێبەجێ بکرێت پزیشکی دادوەریە کە ئێمە تا ئێستا تەبعەدلیمان لە قەزای کفری نییە. خەڵک بۆ مردوویەک بۆ تەشریحێک بۆ هەر جۆرە پێویستیە کە پەیوەندی بە تەبابەی عەدلیەوە هەبێ وەکو پزیشکی دادوەری ئەبێ بچنە قەزای کەلار. بۆیە ئەمە پێشترش بەهۆی ئەوەی کە ڕێگاوبانەکە زۆر خراپ بوو کفری پێویستی بەوە هەبوو کە تەبابەی عەدلی تیا بکرێتەوە. ئێستا خۆشبەختانە ئەتوانم بڵێم ئەو لۆدە تەقریبەن کەمتر بۆتەوە بەهۆی ئێستا ڕێگای دووسایدی کەلار کفری کراوەتەوە خەڵکی قەزای کفری ئەتوانن بە ئاسانی هاتوچۆی قەزای کەلار و ناوەندی پارێزگای گەرمیان بکەن. لەبەر ئەوە ئێمە پێویستمان بەوە هەیە پزیشکی دادوەری لە قەزای کفری بکرێتەوە کفری شایستەی ئەوەیە خزمەتگوزاریەکانی و پرۆژەکانی دەست و بردی تیا بکرێت چونکە هەم ناوچێکی دوورە دەستە و بەڕاستی زۆریش پاراوێست کراوە لە ڕابردووە ئەو پاراوێستستنە پەیوەندی بە کێوە هەیە چییە چۆنە ئەوە نە بەرنامەکەی تۆ نە منیش و نە ئەم کاتەشی ئەوە نیە ئێمە بەڕاستی مشتوماڵی ئەوەی تیا بکەین ئەوە ئەرکی بە دواداچوون و دەستگا پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە خۆیان بەدەداچوون بکەن بۆ ئەو بابەت هەوڵ دەدەین لە داهاتوودا لەسەر ئەم پرسە و قەزای کفری دیارە ئیشی زیاتر بکەین. بەڕێز شەماڵ نامێت کە بەڕێزیان قایمقامی قەزای کفری بوون سپاس بۆ ئامادەبوونت کە ڕاستەوخۆ لە کفری و میوانمان بووین. خۆشەویستان